زۆر لە مێژە چاوەڕە بنێ 8 ساڵ دەبیت ئەرێ وەڵە چاوەڕانی نامانستیە لەگەر بابی الحەمدولله ماڵتان چۆن بوو ئەم شەو وەڵە ئەو شو هیچ نەخەوتینە هەر مندارەکانە میێوانمان هاتیە و چینە سەردانی جیرانەکانمان و گەردە ئازای بوونمان لە هەموو لایەکیان کردیا گەردەنی و خەڵکی هەموو ئازاد هەموم ئازا کردیا فیسەبیلی ئەو ڕێ لە ڕای خوای گەردەنیان خۆش و ئازابی هیچ گلەیم لە کەسێک نییە هیچ تەلەفۆنت زۆر کردوانەی ئەرێ وڵی زۆر تەلەفۆن لە هەمویان کردووە لە هەمویان دوعاکمان لۆ بکە وڵە هەموو دوحایان کردووە هەمووش ماشەڵە دەرێوان خزنم کردێ لە مێشکم لۆ هەمیان دەکەم لۆ هەم کچ کوڕەکان خوایە سەربەرز بن خوا لە نسیبەتمان پارێزی بیان پارێزی یا ڕەبی خوایە دوعا لۆ منیش بکە لۆ توش دەکەم ئەتو کوڕەکەم ناوی محەممەد ئەتە ئێستا هاتیمە کولۆ تو ناکەم یا خۆتە من درێژ یا ڕەبی خوا بتپارێزی یا ڕەبی خوای گەورە هەر بتان پارێزی هەموو ئەمن و ئەمانمان زۆر سەلامەتی الحەمدولێ باشمان بۆ بکە بەردەوام بین و خوای گەورە بەرەکەت ئینشاڵڵا هەر بەردەوام دەبن بە بەرەکەت دەبن